هەر کات یادی دامەزراندنی سوپای عێراق دێتە ئاراوە، ئەستەمە ناوی کارکتەرێکی دیاری دەستەی دامەزرێنەرانی سوپاکە نەهێنرێت کە کوردە و بووە بە یەکەم وەزیری بەرگری حکوومەتی ئەو کاتی عێراق. جەعفەر پاشای عەسکەر بە خاوەنی بیرۆکەی دامەزراندنی سوپای عێراق دەستنیشان دەکرێت. هاتوومەتە زێتی لەدایکبوونەکەی کە گوندی عەسکەرە لە سنووری ناحەی ئاغجەلەر. لێرەنەوە بۆنەوە سەرگوزەشتەی ئەفسەرە بە زیندوێتی ماوە لە نێو گوند نشیناندا. وزاری بۆتە ڕێزودا دوو جاری بۆتە وەزیری بەرگری. جەعفەر پاشا لە 1932 جارێک سەردانی عەسکەری کردووە لەلایەن ئەو کاتە بنە مام عەبدوڵڵا کە ئاکاتە باوکی شەهید عەلی عەسکەری لەگەڵ کۆمەڵێ پیاو ماقولانی گوندەکە و خەڵکی دەڤەرەکە هاتون پێشوازێکی گەرمی لێکراوە. ئێمەش شوێنێکمان هەیە پێی ئەڵێن سەرچاوە، بەڵام پێشەوە ئامادەکاری بۆ کراوە لەوێ ساباتێک دروست کراوە و ئیتر سەردەمی ئەو کاتە هەندێک وەکو دۆ ماستا و شەربەت و سێمانەی بۆ حازرکراوی هاتۆتە ناو سەرچاوەکەەوە لەوێ قاچی هەڵکردو و چۆتە ناو ئاوەکە و ئاوی خواردی ئۆخەی وەتەن ئەم جارش پێشاد بوومەوە. جەعفەر پاشا لە گەڕانەوەدا بە مام عەبدوڵڵا ئەڵێ یەکی لە کوڕەکانتم بەرێ فێری خوێندەوارێکم. ئەویش ئەڵێ بە کوڕەکەی من تەنها حەل نییە، وەرە قوتابخانێکمان بۆ بکەرەوە. بڕیارەدا ئەو لە 1934 قوتابخانە دێتە گوندی عەسکەر. ئەبە و گردەوەیە تا ئەم ساڵی 63 ئاسەوارەکەی مابوو کەم بینی بووم. تەنها ئەو نا بەڵکو سێ ئەفسەری دیکەی دامەزرێنەرانی سوپای عێراق خەڵکی ئەم گوندی عەسکەرە بوونە و بەکر سدقی عەسکەری دیارترینیان بووە کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست و عێراق لە ساڵی 1936 کودەتای سەربازی ئەنجام داوە. ئامان چی بووە لەم ئینقلابە؟ یعنی بۆچی ئینقلابی کردووە لە عێراقەوانە؟ مەبەستی چی بووە؟ بەکر سدقی پیاوێکی بلیمەت و سیاسێکی زۆر زیرەک بووە، لەگەڵەوەشە یعنی قاعیدێکی سەربازی زۆر گەورەش بووەوانە. هەمیشە ویستوەتی لە سیاست دوورکەوێتەوە بۆ ئەوەی ڕێژەی کورد لە سوپای عێراق زیاد بکە بە ئامانجی ئەوەی کە هەنگاو بنێ بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی. یەکێک لە گەڕیدا ئەڵمانەکان گۆربا ئەڵەیە کە 10 ساڵ لە وەزارەتی دەرەوەی بڵێن ئەو کاتی عێراق وانە ئیشی کردووانە زۆر بە جوانی باسی بەکر سدقیەکەوانە ئەڵێ دوو جار لەگەڵ عەقید ڕوکنێکی ئەڵمانی سەردانی سنووری عێراق ئێرانی کردووەوانە تا چۆتە زاخۆش کە بەهۆی سنووری دەوڵەتە کوردیەکەی کە ئەو لە مێژگایەتی بۆی دامەزرێنە هەتاکو و مەندەلی بۆی ئەم دەوڵەتە کوردیە دامەزرێنە و دروستی بکاتەوەوانە. یعنی بەکر سدقی پیاوێکی زۆر نیشتیمانی و کوردپەروەر بووە بەڕاستی. لە کۆی 14 کەس لە دەستەی دامەزرێنەرانی سوپای عێراق 8یان کورد بوون و 4یان خەڵکی گوندی عەسکەر بوون. ئەگەرچی دانیشتوانی گوندەکە شانازی بۆ ئەفسەرانەوە دەکەن، بەڵام لەسەر ڕۆژی دامەزراندنی سوپای عێراق خەم ئامێز دەبن بەهۆی ئەوەی لا قۆناغە جیاوازەکانی دیکە لەسەر دەستی ئەو سوپایە چەند جارێک گوندەکەیان خاپور کراوە و بەر شاڵاوی ئەنفال کەوتووە و نزیکەی 200 کەسیان لێ ئەنفال کراوە. ڕزگار جەبار کێنێن گوندی عەسکەر